جێگەی کە ئێدامەی ڕانندگی پێمان متەوەقف کرد. ئیمڕۆ هەواکەی فرە خۆش بوو. واخانەوە ئێمە تەسمیممان کرد بین لە دڵ جادە و لەم تەبیعەت جوان کورسانە لە حسەگەرێ خۆش سپەری بکەین. هەروە کە خەریک بووین لە جادەی سنە بە دێولان حرەکەتمان نەکرد و ئاڵنەکەی مامۆسامان باسخانیە کرد. چامان خواردی بە ڕستوران چیای کورسان. دیمان کە تەعدادێ فرە ماشین لە بەرەم ڕستورانە پارکیان کردبوو. ئێمەش کە واقعان برسیمان بوو ماشینەکەمان وەیساند و پیادە بووین و بەرسەمت ڕستورانەکە حرەکەتمان کرد. هەر لەحزەکە نزیکەوەینەوە بۆی غەزاکانی هۆشی لەسەرمانە پەڕان. وەختە چوینە ناو نان تازۆ ماسیان هاور بۆمان. ئەلبەتە ئێمە غەزای ئەسڵی خۆراک مامرەکەمان سفارشدا کە مەخسووس خۆیان بوو تامی فۆقڵادە بوو. غەزاگەری ئەسڵی تریژیان هەست هەروەک کەوا و دیزی جوجەوە زرش پڵاو. بەعدە غەزاکە چایەک فرە عالیان هاور بۆمان و خواحافزیمان لیان کە ڕستوران چیای کورسان بێترین ئینتخابێ بۆ ئێوە عەزیزگەر کە ناو جادە ڕانندگیەکەن.